وەک بینیمان ئێستا خەڵک گەڕاوەوە ناو بازارەکان دوکانەکان کراوەتەوە دروستە ئاگرەکە دامرکا و کوژێنرایەوە بەڵام ئەو ئاگرەی کە لە دڵی کاسبکارانە هێشتا کڵپا ئەدات بە تایبەتی ئێستا کە زانیویانە ئەو کەسانی کە ئەنجامدەری ئەم کارەبوونە دەستگیر کراون داوای وەکەن کە بە سزای یاسایی خۆیان بگەێنرێن و لەبارەی ئەم بابەتەوەمانێ گفتوگۆی زیاتر بکەین کە پلانی ئەم جۆرە تاوانکاریانە ئەم جۆرە ڕووداوی تر ناتوانین ناوی بنین ڕووداو ئەبێ ناوی بنین ڕووداوێکی پیلان بۆ داڕێژراو و ڕووداوێکی ئاسایی نییە و چۆن ئەم ڕووداوە لە چلایەنێکەوە ئەنجام درراوە ئامانج لێی چییە مەبەستیان چییە بۆچی بە تایبەتی هەولێر دەکرێتە ئامانج و شارەکانی دیکەش بە هەمان شێوە لەگەڵ ئەرشەد لۆلانی ئەندامی خولی پێنجەمی پارلەمانی کوردستان گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتاکەین کە بابەتی گێشەڵکارەکان و پێلانگەرەکانی پەکەکەیە بە هەرێمی کوردستانی ئەکات لە کاتێکدا کە هیچ مافێکیان لێرە نییە مافەکانی خەڵکی ئێرەش زەوتەکەن بەخێر هاتیت کاک ئەرشەد بۆچی لێرە شادیسانەوە دەست بۆ قوتی خەڵکە برێت و بەم شێوەیە پیلان لە دژی خەڵکی هەرێمی کوردستان دەگەڕێت بە شێوەیەکە کاسبکاران دەکرێنە ئامانج بەنانخوا پێشەکی ئەمە جاری یەکەم نییە کە ئەو پیلانانە بێردن ئەگەر سیر بکەین لەم 10 ساڵی ڕابردوو چەندین گروپ گیراوە چەندین جار چەک داخل کراوە بۆ هەولێر و دهۆک با بڵێن بە تایبەت زیاتر بۆ هەولێر و دهۆک و ئەگەر سیر بکەین نزیکەی 2 ساڵ 3 ساڵ پێش ئێستا بە ناوی خۆپێشاندان لە سلێمانیش گرژیەک نوێنرا دوایە هێزەکان کۆنتترۆلیان کردووە لە هەولێر دەستی بەسەر چەند چەکێکدا گیرا بێگومان ڕێکخراوی پەکەکە لە دوای هەشتاکانەوە کە تەواو چالاکیەکانی گواستۆتەوە بۆ هەرێمی کوردستان پێم وایە لەو کاتەوە هەوڵ درراوە کە سەقامگیری هەرێمی کوردستان تێک بدرێت جاهر لە سنوورەکان بێت یاخود باشە بەرژەوەندیان چییە بۆچی خۆ ئەگەر کە دێنە سەر قسەکردن دەڵێن ئێمە کوردین ئەگەر کوردین هەر بێژنە بە بەخوێن ئێمە بە یەک ئەگەینەوە بۆچی ئەبێ ئەو زیانە بە هەرێمی کوردستان بگەر ئامان چییە لەو گەاندنی زیانە بۆ مەبەستەکان پێم وایە هەندێکی کارکردنە بۆ لایەنێکی دەرەکی و ئەوەی تر چاوهەڵنەهاتنە بە سەقامگیری هەرێمی کوردستان و بە تایبەتی هەولێر کە ئێستا چەقی سەقامگیریە لە هەموو عێراق هەولێر نمونەی سەقامگیریە لە هەموو عێراق ئەمە چاوهەڵنەهاتنێکە بە هەرێمی کوردستان و هەروەها لەبەر ئەوەی کە هەرێمی کوردستان یاسا و ڕێسای خۆی هەیە و نایەڵێ ئەو هیچ کارێکی کە دژی یاسا بێ یاخود لە دەرەوەی یاسا بێت ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو کارانەی خوان و ئەنجام بدەن هەوڵ دەدەن کە سەقامگیری هەرێمی کوردستان تێک بدەن باش ئەوان تەنیا مەبەستیان تێکدانی سەقامگیری هەرێمی کوردستانە یان لاوازکردنی هەرێمی کوردستانیش لە ڕووی ئابوووریەوە چونکە نزیکەی 300 ملیۆن دۆلار بگرە زیاتریش زیان بەر ئابووری کوردستان کەوتووە لە دوای ئەوەی کە و ئاگرانە خۆی سەقامگیری تەنها لە ئەمنیەت نییە سەقامگیری ئابووری هەیە سەقامگیری لە هەموو بوارێک و حتا لە بواری کۆمەڵایەتی هەیە بۆ نمونە کە ئەم خەڵکانەی کە لە بازاری هەولێر بوون یان بازاری دهۆک بوون نەک هەر لایەنی ئابووریان تێکچووە زۆربیان هەیە کە لایەنی کۆمەڵایەتیشان تێکچووە لەبەر ئەوەی پێش گێژ نەبوو زۆربەی هەیە کە بینیم کە زێر و ماڵ و شتیان فرۆشتووە بۆ ئەوەی شتێک پێ بکڕن کە بینن بۆ بازار و دوکانەکانیان پێپڕ بکەن لەبەر ئەوەی پێشگێژم بووە لەبەر ئەوە هەستاون پێشگێژن ئاگر لە بازارەکان بەردرا هەموو ئەو سەروەتە هیان بوو کە لە ماڵەوە هینابوویانە دەرەوەش بۆ دوکانەکانیان هێنابوو هەموو سووتێنرا ئەمە دەبێتە هۆی تێکدانی هەم لایەنی ئابووری هەم لایەنی کۆمەڵایەتی و هەم سەقامگیری ئەمنیش باشە جەرابەت ئاماژەت بۆ کرد کە چاو هەڵنەهاتنی پەکەکەیە بە ئەو سەقامگیریکە لە هەرێمی کوردستانە بۆ خۆتان دەزانن کاریمی کوردستان ئێستا ناوەندێکی گرنگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو با بڵێن سەقامگیری لێرە هەیە لە ناوچەکە هەرێمی کوردستان بە تایبەتی هەولێر زۆر دیارە کە چ پێشکەوتنێکی بەخۆ بینیوە
ئەمە چ زیانێک پەکەکە ئەگەێنێت لە کاتێکا خواگەر کورد لە هەر پارچێکی کوردستان بەهێز بێت بۆ پارچەکانی تریش باشترێکە بەڵام لێرە پەکەکە بەو شکڵە ناڕوانێتە هەرێمی کوردستان بۆ خۆی هەرێمی کوردستان ئەوم وت کە لایەنێکی دەرەکی هەیە کە پاڵ بە پەکەکەوە دەنێ ئەجندایەکی دەرەی کار لەسەر ئەجندایەکی دەرەکی دەکا بەڵام دەبێ وەش بزانین کە لە هەرێمی کوردستان قوارەیەکی سیاسی و هەروەها قانونیە لە هەرێمێکە لە زمنی لە چوارچێرەوەی عێراقا بۆیە یاسا و ڕێسای خۆی هەیە ئەمەش ناکرێت کە ڕێکخراوێک کە لە دەرەوەی عێراق بێ یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان بێتن و هەروەها لە دەرەوەی سیستەمی ئەمنی هەرێمی کوردستان بێ کاری چەکداری بکە و هەروەها کاری گێرەشێنی بکە و هەروەها کاری لەسەر تا ئێستا ئەگەر تێڕوانینێکی ینی باش بکەین و هەروەها جەنابتان ئەلامین ئەگەر بە دوواداچوونێکی باش بکەن لە مادەی هۆشبەریش کارێکی زۆر زۆر دەستی باڵان دەستێکی نەک دەورە حتا لە مادەی هۆشبەر هەر لە سنوورەکان تا ناو شارەکان دەستێکی باڵان هەیە بۆیە هەرێمی کوردستان گوێرەی یاسای خۆی ئەم کارە قەدەغە دەکەوە ناڵێ ئەم کارانە بکە بۆ ئەوەی ئەم مەرامانە تێپەڕن پێویستیان بە ناسەقامگیری هەرێمی کوردستان هەیە باشە کاتە ئەگەر بین بە کۆی گشتی سەیری بکەین پەکەکە لەوەتەی کە ڕووی کردوتە هەرێمی کوردستانەوە بە زۆر شێواز دژاتی هەرێمی کوردستانەکات وەکو ئەزانین لە ناوچە سنووریەکان بەهۆی بردومانەکانی تورکیاوە کە بۆ سەر پەکەکەی کات سەدان گوندمان هەیە کە چۆڵ کراون و خەڵک لەوێ ئیتر ناژی لە لایەکی ترەوە بینین لە ڕووی مادە هۆشبەرەکان و دەستی باڵیان هەیە لە لایەکی دیکەوە بینین لە ڕووی ئابووریەوە ئەیانوێ زیان بە هەرێمی کوردستان بگەن لە ڕووی سیاسیەوە دیسان کێشە بۆ هەرێمی کوردستان دروستەکەن چی بکرێت بۆ ئەوەی کە بەرپەرچی ئەم هەموو پیلانگەڕەیە لە بەرامبەر پەکەکە بدرێتەوە خۆی بۆ سنوورەکان ئەمە لەسەر عێراقە کە سیادەی سنووری عێراق بپارێزرێت هەرچەندە کە پەکەکە هۆکارێکە بووە بە بیانوو بۆ تورکیا کە خەڵکی هەرێمی کوردستان داگیر بکات ئەمە پەکەکەیە هۆکاری داوەتە دەستکرد تورکیا و ئەو بیانووی بۆ تورکیا دروست کردووە ینی هەندێک جار وا دیارە کە ئەو ئەجندایی کە تورکیاش بەڕێوەی دەبات هەر پەکەکە خۆی سەبەبە و ڕێخۆشکەرە بۆ ئەوەی ئەو ئەجندایە کە جێبەجێ بکرێت ئەگەرنا زۆر ئەحزابی معارەزە هەیە لە هەرێمی کوردستان بەڵام لە کاتێک دەزانی ویانە کە سەقامگیری هەرێمی کوردستان تێک دەچێت چەکیاندانەوەوە بەڕێکاری مەدەنی لە هەرێمی کوردستان دەژین پەکەکەش دەتوانێت لێرانە بە شێوازێکی مەدەنی بژێنێک بە شێوازێکی عسکەری لە زمنی عێراق و هەروەها لە زمنی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لەشکرکێشی تورکیا زیاتر پەرێ زیاتر بێتە پێشەوە باش کاگەڕشت ئەمە وەکو شمشێرێکی دوو لێوە وایە ئەم هەم سەری ئەبڕێت و هەم ئەو سەری ئەبڕێت هەم بۆ پەکەکە ئەمە زیانی هەیە هەم بۆ هەرێمی کوردستان زیانی هەیە لە کاتێکدا کە پەکەکە داوای مافی ڕەوایەتی خۆیەکە وەکو کورد بتوانێت دەسەڵاتی هەبێت ئەمە چ زیانێک بە پەکەکە ئەگەنێ لە کاتێکا کە خەڵک ئێستا بە خێراترین کات هەواڵی پێگات خەڵک وشیارە دەبینێت کە پەکەکە زیان بە هەرێمی کوردستان ئەگەنێت چ زیانێک بە پەکەکە ئەگەنێت لە ڕووی ئەو ئەجندایی کە هەیەی لە ڕووی ئەو بەحسابی خۆی کاڵێ شۆڕش کە ئەمە شۆڕش نیە ئەیکات خۆی لە زیان هەرێمی کوردستان پشتی شێری بەبەرکردووە نزیکەی 350 گوندی هەرێمی کوردستان سەبەبی ئەم شەڕی کە لە نێوان پەکەکە و تورکیاوە هەیە چۆڵە نیوەی ئەو گوندانێک کە ئێستا چۆڵش نیە هەندێکیان سەقامگیریان تێکچووە لەبەر ئەم شەڕی کە لە نێوانیاندا هەیە پێم وانە زەرێکی ئاوا لە پەکەکە بدرێت کە بەهۆی ئەو شەڕەوە بڵین زەرمەندی یەکەمە نەخێر هەرێمی کوردستان زەرمەندی یەکەمە من لە ڕۆی کە خەڵکی تر وشیارە ئیتر وەکو کورد دڵی بۆی ناسووتە بڵێ ئەمە کوردە و لە خۆمە ئەبینێ هەر کوردەکەیە کە زیانی پێ ئەگەێنێت ڕەنگە ئیتر بە ساڵهای ساڵیش نەگا بۆ ئامانجێک کە بێت دەسەڵاتێکی کوردی هەبێت لەو ڕۆمە بەست لە ئەجێندای پەکەکە ئێستا کار بۆ خۆسەری با بڵین بەڕێوەبەری دەکرێت نەک بۆ دەوڵەتی کوردی هەر کامل ئەجێندایەکەی کار بۆ دەوڵەتی کوردی ناکرێت پێم وایە ئەو ئەجێندایی کە دەوڵەتی کوردیە لە ناوپەکەکە دەمێکە نەماوە ئەوەی کە خۆسەری خۆیان بەڕێوە بن بە شێوەی کانتۆن یاخود بە شێوەی تەنها بەڕێوەبردنێکی
دەسەڵاتیان هەبێت هەر وەکو ئەوەی لە سووریا هەیە باڵێن ئەمە هیچ قازانجێکی بۆ گەلی کورد نییە هەم لە باکوور هەم لە ڕۆژ ئاوا لە ڕۆژهەڵات لە باشوور ئەوەی هەیە ئەو شەڕێکی هاتوۆتە باشوور پێم وایە ساحەی شەڕی پەکەکە هەرێمی کوردستان نییەوە دەبێت لە باکووری کوردستان و هەروەها لەگەڵ تورکیا یەکلایی بکاتەوە جا هەر بەو شێوازەی کە لە ڕێگای انتخابات و هەڵبژاردن و ئەوانە بێت یاخود بە چەکداری بێت بەڵام ساحەکەی هەرێمی کوردستان نیە زەرمەندی یەکەم لە شەڕی نێوان پەکەکە و تورکیا هەرێمی کوردستان کە سەبارەت بە گێچەڵکارەکان و پێلانگەڕەکانی پەکەکە دژی هەرێمی کوردستان لەگەڵ ئەرشەد لەولانی ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان گفتوگۆمان کرد سپاس دەکەین کە لەگەڵمان ئامادە بووی.